دوێنێ لە شاری سلێمانی و لە نێو هەڵی ڕۆشنبیری کاتژمێر 4 کۆنسەرتێکی زۆر تایبەت کە لەلایەن بەشی کەلەپور و تیپی هونەری میلی سلێمانیەوە ساز کرا و تیایدا بەشێک لە هونەرمەندان توانیان بەشدار بن و چەندین بەرهەمی ناوازە پێشکەش بە ئامادەبووان بکەن. خۆی لە خۆیە هاتنی ئێوە بۆ ئێمە گەورەترین شانازیە. وەکو عادەتی هەمیشەی خۆی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سلێمانی بەشی کەلەپور هونەرەکانی میلی هەموو ساڵێک کۆنسەرتی گۆرانی مۆزیک سازەکە بە مەبەستی ئاشناکردنەوەی خەڵکنەوەی ئێستا بە گۆرانیە فۆلکلۆرە جوانەکان. ئێمە ئەمانوێ هەستی نەتەوایەتی لە لای خەڵک زیاد بکەین بە گۆرانیانە. هەروەها جیلی ئێستاونەوەی ئێستا بیر بهێنینەوە کە ئێمە چەند خاوەنی گۆرانی مۆسیقا و کللتوری جوانی خۆمانین. هەر لەبەر ئەوەیە ئێمە ئەم کۆنسەرتانە سازەکەین هیوادارین ئێمە زیاتر گەنجەکان بێن گوێ لە گۆرانی مۆسیقای کوردی بگرن، زیاتر کەناڵەکان بێن گرنگی زیاتر بدەن بە گۆرانی فۆلکلۆری ڕەسەنی کوردی. هیوای سەرکەوتن بۆ ئێوە خوازم بەخێر بن سەرچاو. کە بیرمان لەو کۆنسەرتە کردەوە بۆ خزمەتی هونەری کوردی بووە کە بەجددی لەم کۆمەڵگەیە پێویستە زوو کۆنسەر بکرێت کە بێ بەرامبەر بێ بۆیە هەم ئەو خەڵکە ماندووە کەمێ لە ماندوێتیان کەم بێتەوە. ئەگەر باسێکی ئەم کۆنسەرتە بکەین ئەمڕۆ ئێمە زیاتر ئیشمان کردووە لەسەر کۆمەڵی میلۆدی زۆر کۆن کە پێشتر مۆسیقایەکی تا ڕادەی خراپیان هەبووە. ئێمە هەوڵمانداوە کۆمەڵێ مۆسیقای تازە و لە بەرگی میلۆدیەکە دەربهێنین کە دووری نەخێنەوە ستایلەکەی و خزمەتێک بێ بۆ ئەو میلۆدیە کە خۆی میلۆدیکی دەوڵەمەند بووە لەسەر ئەساسێکی علمی جوان داڕێژراوە. ئێمە ئەم کارەمان بۆ ئەو کردووە کە ئیتر ئەمە دووهکارمان نابێ. ئەمانەیە هەموو ساڵێک مەجموعەیە میلۆدی زۆر جوان بینین کە فۆلکلۆرە، هەنێکیان فۆلکلۆر هەنێکیان دانراوە بەڵام بە ئەم مۆزیکی جوانیان بۆ نەکراوە. ئێمە هەوڵە دین ئیتر ئەمانە یایم بچێتە پێشەوە موزیکەکان وادا ئەڕێژین کە ببێ بە بەرگێکی نوێ بۆ ئەو میلۆدیەتر لە هەر شوێنەکە توانرە ئیسپادەی لێ بکرێت بەو موزیکەوە بێ بە خاوەنی ئەو موزیکە. زیاتر هەمی ئێمە لەم کۆنسەرتە ئەوەیە.